ئەبری تەوبە و ئیستیغفار تاوانی زیاتر بکەین. دەبینین و دەبیستین کە تاوانێک دەکرێت، خەڵکی چ دەکات، لەلایەکەوە موچەی نییە، لەلایەکەوە وەزعی خۆش نییە، لایەک باران نابارێت، بەڵام خەڵکی چ دەکات بۆ سەری ساڵ، چ ڕوت و قوتیەک دەهێنە ناو بازارەوە پیشانی خەڵکی دەدەن. بەرەو دینداری بڕۆن باشترە یاوە تا بەرەو بێدینی بڕۆن؟ ئایا خەڵکی نابیرتان کردوتەوە کاتێکە پەروەردگار ڕەحمەتی خۆی باران بەسەر سەحابە بەسەر دوای ئەوان تابعی بەهۆی چیەوە بوو؟ بەهۆی ئەوە بوو کە ئەوان ڕویان لە پەروەردگار کرد. وەکو عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای گەورەی لێ بێ دەفەرمێ نحن قوم أعزنا الله بالإسلام فمهما ابتغينا العزة بغيره أذلنا الله. ئێمە قومێک بووین زەلیل بووین، بەڵام کاتێکە دەستمان گر بەو دینە خوای پەروەردگار بە عزەتی کردین و بەرزی کردینەوە. ئینشاء الله ئومێد دەکەین ئەو هاتنەمان و ئەو مادووبوونەمان بەزایانە ڕۆشت بێ و بەزایع نەچوو بێت. خوای پەروەردگار بەزەی و پێباوەندا بێتەوە بەرانم بۆ ببارێنێ، چونکە ئێمە بەڕاستی محتاجی خواین، ئێمە هەموو دەمێ محتاجی خواین. لەو کاتێوە کە لەدایک دەبێت تا ئەو ڕۆژەی دەچنەوە ژێرگر هەمووی محتاجی خواین. ئەوەش بەچ دەکرێت؟ بەوە دەکرێت کە ئێمە بۆ خۆمان بگەڕینەوە بۆ لای خوا. ئێمە بەوە دەکرێت کە ئێمە لەگەڵ یەکتریا تەبابین، لەگەڵ یەکتردا ئاش بینەوە، چونکە زۆر کەسمانێ ئێستا تەماشا دەکەی لێک عاجزە، چەندان ساڵ لە برای خۆی عاجزە، وەکو کەسێک کە چەند جار مامۆستایان دەجێڕنەوە دەڵێن کاکە ئیوا هەیە 20 ساڵ لە برای خۆی عاجزە. ئەی خوای گەورە چۆن باران دەبارێنێ کە تو لەگە برای خۆت عاجز بی؟ ئیوا هەیە لە داشی خۆی عاجزە، چۆن خوا باران دەبارێنێ؟ ئەتو دەبێ بگەڕێەوە، دەبێ بڵێ دایە ژیان دەستت ماز دەکەم، دەبێ بڵێ بابە ژیان دەستت ماز دەکەم، دەبێ بڵێ خۆشەویست دەکەم، برایەکەم، خزمەکەم، ناسیاوەکەم، هاتمەوە وەسیلەی ڕەحم جێبەجێ دەکەم. وەک پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمووی ئیرحەموا من فی الأرض یەرحەمکم من فی السەما. ئەو حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئێوە ڕەحم بکەن لە نێو خۆتاندا، ڕەحم بڵاو بکەنەوە، وەسیلەی ڕەحم بڵاو بکەنەوە لە بینی خۆتاندا، خوای گەورە سەر حوت ئاسمانەوە ڕەحمتان پێ دەکات.